دەچینە یەکێک لەو قولە سەربازیانەی کە لایەنی کوردی و شیعی لە قەزای خوڕماتوو لە بەرامبەر بارگاکانی یەکتری دروستیان کردووە و ڕێککەوتون لەسەر ڕووخاندنیان، بەڵام هێشتا ئەو ڕێککەوتنە وەک پێویست جێبەجێ نەکراوە. پێشمەرگە و حەشدی شعبی لە بەرامبەر بارگاکانی یەکتری نزیکەی 9 قولەیان دروست کردووە کە پێشتر و لە کاتی ڕوودانی شەڕی نێوانیاندا لەو قولانەوە تەقەیان لە بارگاکانی یەکتری کردووە. ئەموو شەڕەکان ئەلێرەوە بوو و تقریبا 50 مەتر بینمانە لە بینی ئەم بارگایەوە بۆ دی و ئیتر شەڕەکان تایرش بوو، یعنی با بڵێن نێزک بولێمانە هەتا ئەم بینایە ئامەدیەوە بۆ بینایە کۆنەکە تایرش هاتنە سەرمان، بەڵام نەیانتوانی زیاتر بێن وەکی تازەیە بڵێ ئەوەی تریش کۆنەکەیە. ئەمە وا دیارە لە دوای ئەوەی اتفاقێک کریا لەم دوسێ ڕۆژەیە ئێمە ئەو برجەمان ڕمانەوەی پێشەوە ئەم دوو برجە بڕمێن تا ئێساگە دیارەوە 3 ڕۆژ 4 ڕۆژەوبانی ڕۆیشتووە، هیچ نە ڕمانیان و نە هیچ عینێکیانی ڕەتیانی بەرباری بوو. پێشتر دووجار شەڕی خوێناوی لە خوڕماتوو لە نێوان کورد و تورکمانی شیعە ڕوویداوە کە دواتر بە نێوانگیری مەرجەعیەتی باڵای شیعەکان دۆخەکە هێور کراوەتەوە و ڕێکەوتن ئەنجام دراوە کە بەشێکی ڕێکەوتنەکە تایبەتە بە ڕووخاندنی قولە سەربازیەکان کە لایەنی کوردی شیعەکان بە پابەند نەبوون بە ڕێکەوتنەکە تۆمەتبار دەکات. دیارە برادرانی مەڵبەند وەکو کاک مەلاکەریموان دەست پێشخەریکیان کرد، چەند بورجێکیان لە ناو بارەکەکەش هەبوو نەک لە دەرەوەی بارەکە، هەڵیان کرد بۆی ئەو ئیشە سەر بگرێ ئەمە وەکو کورد دەست پێشخەر بین. ئەوانیش بامان شێوە لایەنی بەرامبەر یەک دوو بورجێکیان هەڵگرت، بەڵام ماوە سەر ئەوەی ئێمەش بورجێکە لە خاڵەکە بوو داوا لە ئێمە کرابوو، ئێمەش هەڵمان کردووە، ئێمەش چاوەڕێ هەڵگرتنی ئەو بورجین کە لەسەر ماڵی خەڵک دروست کراوە، ماڵی خەڵکە و داگیر کراوە، هەر لەو بورجەشەوە زۆر زاڵە بەسەر گەڕێکی کۆماریە، هەر لەو بورجەشەوە چەندین ڕۆڵەی کورد لەو بورجە شەهید کراوە. ئێمە بەستومانەتەوە بەوەی لە ماوەی 2 ڕۆژی دیکە ئەگەر بێت و ئەو بورجە نەڕۆخێنرێت ئێمەش هیچ خاڵە جێبەجێ ناکەین و بورجەکان منۆکو خۆی گەڕێن جێگەی خۆی. دەنگی ئەمریکا پەیوەندی بە عەلی هاشمی وتەبێژی حەشدی شعبیەوە کرد و ناوبرا و جەختی کردەوە ئەوان پابەندن بە ڕێکەوتنەکەوە و ئیدارەی قەزاکەش دەڵێت کار بۆ بەهێزکردنی پۆلیس و دەرکردنی هێزە سەربازیەکان دەکەن لە نێو قەزاکەدا کە سەرچاوەی کێشەکانن. وە پاش سەردانی وەفدی کوردی و وەفدی تورکمانی بۆ مەرجەعیەتی باڵای شیعە لە کۆتایدا گەیشتنە ئەنجامی ئەوەی کە ڕێکەوتنەکان بە تەواوەتی ئیشی لەسەرکێوە سەرەتای بابڵێن ئەو ڕێکەوتنامە ڕوخاندی کۆمەڵیە قولە و ئەو بورجانەیە کە لە نێوان هەردوو لا دروست بوو لە شەڕە نەخوازراوەکاندا و پاشان ئێمە لە هەوڵی ئەوە داین کە ئەو چەکدارانەی کێبوونیان هەیە لە ناو قەزای خوڕماتوو بە پێی ڕێکەوتنامەکان و دەربنێن. پێشمەرگە و حەشدی شعبی لە دەوروبەری قەزای خوڕماتوو هەماهەنگی لە نێوانیاندا هەیە بۆ بەرەنگاربوونەوەی هێرشەکانی داعش، بەڵام ململانەی نێوانیان لە ناو قەزاکەدا قەزاکەی بۆ سەر ناوچەی کوردی و شیعی دابەش کردووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.